ئێمە لە دوای ئەوەی کۆمەڵێ بەڵگەنامەمان دەستکەوتین سەردەمی ڕژێمی بەعەس کە بەڵگەنامەکان ئەوە ئەسەلمێنێ کە ئەلەم سەربازگەوە خەڵک مردووە و نێردراون بۆ توبعەدلی مستەشفای جمهوری ئەو سەردەمە، بەڵام لە دوای ئەوەی لە سەلاجەکانی توبعەدلی پڕە بێ بە پێی بەڵگەنامەکان نووسرا و ئاراستەی مەحافزی ئەو سەردەمە ئەکرێ و مەحافزش هەر بە نووسرا و وڵامەداتەوە ئەلێ با بەلەدیە بیان نێژێ. لا گۆڕستانی طبعا بەلەدیە هین حکومی ئیتر من کە ئەوە نێزیکەی 8 ڕۆژە 9 ڕۆژە خۆم و هاوڕێکانم بە دوای ئەو گۆڕستانەوە ئەگەڕێن. دوێنێ خۆشبەختانە ئەو گۆڕستانەمان دۆزیەوە ڕوبەری ئەو گۆڕستانە نزیکەی 100 دوێنم زەوی ئەبێ و لە سەروی 1000 ڕوفاتی تایە و هەروەها پشبەستن بە شایەت حاڵی ئەو سەردەمە تەئکیدیان لەسەرەوە کردەوە کە تا مانگی 5/87 نزیکەی 10-15 کەس لێن نێژراون کە خەڵکی بلین ئاسایی و بێسەر و شوێن بوونا، بەڵام لە دوای ئەوە پرۆسی ئەنفال دەستی پێ کردووە. لێرانە دیارە ڕۆژانە 5 و 10 و 15 و زیاتر و ئەوانە مردوون بە هەر هۆکارێ بێ لێن نێژراون.